دیارە لەم تەوەرەدا باس لە گۆڤاری زمان و زار دەکەین لەم گۆڤارە کە خزمەتی بە زمانی کوردی گەیاندووە ئامانجلەی خزمەتکردنە بە زمانی کوردی دیارە ناوڕۆکی گۆڤارەکە چەند بابەت و تەوەرێک لە خۆ دەگرێت هەم پرسی زمان هەم فەلسەفەی زمان و هەم پەروەردەیی چەند بابەتێکی دیکەیە ئەم گۆڤارە بە چەند زمانێکی دیکە بە چاپ دەگەیەندرێت دەپرسین گرنگی ئەم گۆڤارەیە خود ئامانجی ئەم گۆڤارە بۆ خزمەتکردنی زمانی کوردی و ناوڕۆکەکە زیاتر خۆی لە چیدا دەبینێتەوە تایبەت بەما سەرنووسەری گۆڤاری زمان و زار کە بەڕێزیان فەریدون سامان لە ستودیۆ بەیانی کورسات نیوز میوانن کاک فەریدون سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتی زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ بەردەمەکەشتان زۆر سپاس دیارە ناوڕۆکی بابەتەکە با خودی با بڵێن گۆڤاری زمان و زار کە چەندین جار لە ڕێگەی بە چاپگەیاندنی گۆڤارەکەەوە خزمەتی بە زمانی کوردی گەیاندووە ئامانجلەی چییە چۆن خزمەت بە زمانی کوردی دەکات ئەم گۆڤارە ڕاستیەکەی ئێمە کۆمەڵک ئامان زمانی لە دەرکردنی ئەم گۆڤارە ینی خۆتان نەزانن پرسی زمان کۆمەڵک ڕەهەندی سیاسی نەتەوەی هەیە بۆ کورد لەبەر ئەوەی ئێمە نیشتمانەکەمان دابش کراوە بەسەر چوار پارچە لە وڵاتەنە تا ئێستا جگە لە باشووری کوردستان یا لە عێراق زمانی کوردی بە ڕسمیدانی پێیانراوە لە بواری پەروەردە و فێرکردن لە بوارەکانی با بڵێن فەرمانگە حکومیەکان بەڵام لە بەشەکانی تر زمانی کوردی تا ئێستا قەدەغەیە یا بوونی نییە جا بۆیە ئێمە لە هەوڵی ئەوەداین لەڕێی ئەم گۆڤارەی بیکەین بە سەکۆیەک بۆ کۆکردنەوەی ئەو لێکۆڕینەوە و توێژنەوە زمان ناسیانی لە بوارەکانی پەروەردە و فێرکردن لە بواری سۆسیال میدیا لە بواری زمان و زار و بنزارە کوردیەکان لە فەلسەفەی زمان لە جوگرافیای زمانی کوردی لە هەتا لە ڕووی سایکۆلۆژی کۆمەڵناسی و ئێمە قسە لەسەر پرسی زمان بکەین ئەمە ئامانجەکانمانە بەگشتی بەڵام ئامانجی تایبەت خۆ دەزانین تا ئێستاکە بەداخەوە ئێمە یعنی بۆ سەرجەم ینی گەلی کوردستان ئێمە زمانی ستانداردی هاوبەشمان نییە بۆ نونە لە باکوور لە ڕۆژئاوا یا کوردەکانی دیاسپۆرا با بڵێن زاری کرمانجی باکوور بۆتە ستاندارد و بە ڕێنووسی تیپیلاتینی دەنووسێت بەڵام لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان بە ڕێنووسی ئارامی عەربی دەنووسێت و با بڵێن کرمانجی باشوورە کە ئێمە پێی دەڵێن کوردی ناوەڕاست بەڵێ ئەم گۆڤارە تا چەندە دەرفەت بۆ کۆکردنەوەی تەواوی زارەکان و زیندووکردنەوەی هەندێک وشە و زار کە بەرەو لە ناو چۆن دەچێت ڕاستیەکەی مەسلەکە کێشەی ئێمە لە وشەدان نییە ینی خۆشبەختانە لەم ساڵانی دوایی بەتایبەت لە دوای ڕاپەڕین لە هەرێمی کوردستان بەدەیان بگرێت بەسەدان فەرهەنگ بە چاپ گەێنراوە لە بواری با بڵێن جیاواز یعنی وشە و زاراوەی زانستی و وشە و زاراوەی یاسایی جگە لە وشە و زاراوەی ئەدەبی ئێستا ئێمە وشە و زاراوەی با بڵێن کوشکاڵیشمان هەیە ئێمە وەکو وشە و زاراوە وەک فەرهەنگ زمانیش دەوڵەمەندمان هەیە ئەگە بەراورد دەکەین بە زمانی تورکیا زمانی فارسی زمانی کوردی ئەو ئەڵبەت بەدان پێدانانی زمان ناسان و ئەکادمیانی وڵاتانی بیانی ئەزنەبی زمانیش دەوڵەمەندی هەیە بەڵام ئیشکردن لەس ئاسی فەرهەنگێکی هاوبەش بەداخەوە تا ئێستا کاری بۆ نەکراوە یعنی هەموو زار و بنزارەکان کۆ بکەیتەوە قاموسێکی گەورەمان هەبێ بەداخەوە وەکو ئینسکلۆپیدیایەک نەبووە باشە ئەم گۆڤارە دەرفەتی ڕەخساندووە بەلایانی کەمە ئەو ئەم گۆڤارە تەنها ینی وەکو پێم وتی منبەرێکە بۆ کۆکردنەوەی ئەو توێژنە و لێکۆڕنەوە زمان ناسیانەی کە توێژەرانی کورد لە چی لە باشووری کوردستان چی لە بەشەکانی تریا لە دەرەوە بەشداری دەکەن بە نووسینەکانیان بە وتار و لێکۆڕنەوەکانیان بەڵام ئێمە هەر لە با بڵێن لە ڕێ ئەم گۆڤارەوە چەند هەوڵێکمان هەیە هەوڵێکمان هەبووە مەسن سازانی کۆنفرانس ئەوە بۆ جاری سێمە لە کوردستان بەتایبەتی جاری دووەمە لە شاری سلێمانی دوو کۆنفرانسی زمان ناسی بەڕێوە دەبین بەر لە ساڵ نیوێک لە 17 حوزێرانی 2021 کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی زمانی کوردی و زاراوەی یاساییەکانمان بەڕێوە برد بە بەشداری 12 پانێلیست بەر لە دوو هەفتەش پێم وایە لە ڕۆژی جیهانی زمانی دایەک لە شاری سلێمانی کۆنفرانسی زانستی زمانی کوردیمان بەڕێوە برد دیسان سێ پانێل بوو 12 کەس بەشداری کرد بەشداربووەکانیش لە ڕۆژهەڵات و لە ڕۆژئاوا لە باکووری کوردستان بوون ئەوان بەداخەوە سەبار بە نهاتێن بۆ ئێرە لە ڕێی ڤیدیۆ ئۆنلاین بەشداریان کرد ئەمانی تریشیان دەپرسە جیاوازەکانی زمانی کوردی بوو ئێمە پرۆژەشمانەیە کە لە داهاتوو دیسان هەل لە ڕێی ئەو مینبەرەوە کۆنفرانسی دیکە بڕێوە بین بە تایبەتی بۆ زار و بنزارە کوردیەکان یعنی کۆیان کەینەوە قسە لەسەر کێشەی زمانی کوردی بکەین بەڵێ مامۆستا دیارم کتێبە بە چەند ئەم گۆڤارە ببوورە بە چەند زمانێکی دیکە بە چاپ گەیەندراوە ئامان لەمە چییە؟ یعنی تەمان وێڕای زمانی کوردی
با بڵێن کوردی ناوەڕاست کە بەهڵە پێدوتێ سۆرانی بە فارسی و بە عەربی و بە ئینگلیزیش و لە هەمان کاتە ئێمە پاشکۆیەکمانەیە بە زاری کرمانجی یا تیپی لاتینی یعنی هەر بابەتێکمان وتار لێ کۆڵۆمان نەبێت لە پاشکۆی ئەو گۆبارەدا بڕاوی دەکەین و بۆ ئەو کوردانی کە بەداخەوە با بڵێن تیپی ئارامی نازان بخوێننەوە. بۆچی ئێمە بە فارسی مەسلەکە خۆتان زانن لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو کوردانەی با بڵێن لە تارانن یا لە مازەندەرانی یا لە خۆرەسانی هەتا لە شارەکانی تری کوردستان زۆریان بەداخەوە دەرفەتی ئەویان بۆ نەڕەخستا بووە ینی مەسن بە کوردی بنووسنیا بخوێنن بە فارسی دەنووسن بەڵام بە فارسی نووسینەکان یا وەکو با بڵێن دۆستانی ڕۆژئاوای کوردستان کە بە عەربی دەنووسن دیسان هەمان چێشەی کوردی بەشەکانی تریان هەیە بەڵام دیسان خزمەت بە پرسی زمان قسەکردن لەسەر چێشەکانی زمانی کوردی بەڵام بە زمانی عەربی یا بە زمانی فارسی یا بە زمانی ئینگلیزی ئەوەیە مەسەلەکە گرنگ ئێمە هەر شتێک پەیوەندی بە زمانی کوردی هەبێ بەپێ ئەو میتۆدە ئەکادمی هەمانە چونکە ئێمە لیژنەیەکی با بڵێن دەستێکی ڕاوێژکاریمانی بۆ هەستانگانی وتار و لێکۆڵینەوەکان بابەتەکان بڵاوەکەین بوو کەواتە هەر نووسەرێک هەر مامۆستایەکی زمان هەر لێکۆڵەرێک کە توانی لەسەر زمانی کوردی بێوێت توێژنەوەیەکی کرد بێ یا بابەتێکی بنووسی بێ مەرجەکان چین بۆەوەی لەم گۆڤارەدا قبول بکرێ و بڵاو بکرێتەوە. مەرجەکان وەک مەرجی هەر گۆڤارێکی زانستی ئەکادمی ئەبێ بە میتۆدێکی ئەکادمی یان توێژنەوەکە نووسرابێ ینی ئاماژە بە سەرچاوەکان کرابێ ئاماژە بە پەراوێز کرابێ لە شوێنتر بەڵاو نەکرابێتەوە ینی ئەمانەتی با بڵێن گرنگە بۆ ئێمە مەسەرەن جازار ئێمە وتارمان بۆ دێ دزراوە هەڵبەت ئێمە یان نووسینمان بۆ دێ لە شوێنتر بڵاو کراوەتەوە ڕەفز دەکرێتەوە ڕەت دەکرێتەوە ئەو مەرجەکانە بەڵام بەداخەوە ئێمە سەبارەت بە ینی قەیرانی دارایی ئێمە نە حکوومەت و دەستگایکی با بڵێن هیچ دەستگایکی حکومی هاوکاری مادی نەکردوین ئەوەی کردوین بەڕاستی ئەو هەمانجەک لە نێوان ڕێکخراوەکە ئێمە ڕێکخراوی خانی لەگەڵ دامەزراوی کەریم عەلەکە کە بەڕێز دکتۆر تا ڕسوول سپۆنسەری ئەم گۆڤارە دەکا تا ئێستاش لە 2 ساڵی ڕابردوو ئێمە 8 ژمارەمان بە چاپ گەیاندووە ژمارە 8 لەژێر چاپدایە و بە نیازیشین لە داهاتوو ئەو وتار و لێکۆڵینەوەی کە بە زمانەکانی عەربی یا فارسی یا بە کرمانجی لاتینی چاپ بۆ کۆیکەنەوە بە ژمارەی تایبەت بە چاپی گەیەنین. بەڵێ مامۆستا دیارە لەم گۆڤارەدا چەندین پرسی تایبەت بە کێشەکانی زمان باسی لێوە کراوە باسکردنی ئەم پرسانە ئەم کێشانە لەم دوتوی گۆڤارەدا تا چەند دەتوانیوێتی کێشەکانی زمان چارەسەر بکات. ڕاستیەکەی ئێمە بە شانەزیەوە ئاماژە بۆ دەکەین من پێشتر باسی ئەو کۆنفرانسی زانستی زمانی کوردی و زاراوە یاساییەکانمان کرد دواتر هەڵبەت توێژنەوەکانمان لە کتێبێکی تایبەت بە ناوی زمانی و یاسا بە چاپگەیان بۆ خۆمە دەست خۆم بردمە وەزارەتی دادگاکانی هەولێر و سلێمانی وادینان بردمە پەرلەمانی کوردستان دواتر دوای ساڵ و نیوێک ئەنجومەنی دادوەری کوردستان بڕیاریاندا کە زمانی دادگاکان بکرێنە کوردی ئەوە زۆر گرنگە ئەگەرچی ئەوە پێویستی بە قۆناغی پێویستی بە هەنگاوەیە بەڵام وەکو بڕیارێکی مێژوویە چونکە خۆتان دەزانن لەوەتەی دەوڵەتی عراقی هەیە هەر لەوەتەی دەوڵەتی عراقی کە بۆتە ئەندام لە کۆمەڵی گەلان بڕیاروا بوو کە زمانی کوردی لە دادگاکان بەکار بهێنرێ بەڵام کاری پێ نەکرا زمانی کوردی دووچاری جنۆسایدی کولتوری هاتەوە بەڵام ئەو بڕیارەی حکوومەتی هەرێمی کوردستان دەستکەوتێکی گەورەی مێژووی بوو بەو هەوڵە ئێمە بوو شانازیەوە باسی دەکەین هەوڵی ئەو کۆنفرانسی ئێمە بوو کە لە 17 حوزەرانی 21 سازماندا لە شاری سلێمانی کە قسەکردی و لەسەر پرسی زمان لە بواری وشە و زاراوەی یاسایی و بە کوردیکردنی دادگاکان نامە و بڕیارەکانی دادگاکانی کوردستان کەواتە دەکرێت بڵێن گۆڤاری زمان و زار جگەلەوەی کە گۆڤارێکە پرسی بە کێشەکانی یاخود باڵێن خزمەتی بە پرس و کێشەکانی زمان کردووە هاوکات دەواازەیەک بۆ بۆکردنەوەی چەندین کۆنفرانس و دیالۆگ بەڵێ ئەم هەنگاوە دیارە بەردەوامی دەبێت لە پاڵ بە چاپگەیاندنی کتێبەکەدا هەوڵ دەدرێت کۆنفرانسی دیکەی تایبەت بە زمان بکرێتەوە بڵێ ئێستا پرۆژێکمان لە بەردەستایە بەڵام چاوەڕوانی ڕاستیەکەی سپۆنسەرین چونکە پرۆژەکە کۆنفرانسی زانستی نێودەوڵەتیە تایبەت دەبێ بە کوردانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا باکووری کوردستان و کوردانی بابڵێن دەرەوە یعنی ئیشکردن لەسەر پرسی زارە کوردیەکانی وەکو لەک و لوڕ و کەڵهوڕ و هەورامیش زازاج و کرمانجی ئەم زارانە بەداخەوە لەو بەشانی کوردستان ڕوبەڕووی جنۆسایدی کولتوری هاتوون یعنی ئەگەر لێ بگەڕین ئاوا بێ یعنی لە ئایندێکی نزیکدا لە بواری پەروەردە و فێرکردن کاری بۆ نەکرێ لێنێو دەچن تۆ خۆ دەزانی هەر زمانێک ئەگەر نەچێتێ بواری پەروەردە بە تێبەڕبوونی کار لێنێو دەچێ بەڵگەشمان زۆرە و ئەوە وەکو بڵێ ئاگاهی نامەکانی نەتەوەیە گرتوەکان ئاماژە بۆ زاران دەکا جا ئێمە دەتوانین لە هەوڵی ئەوەدان کە ئەو توێژەر و لێکۆڵانە کۆ بکەینەوە باز لەسەر پرسی زمانی کوردی یا زارە کوردیەکانی ئەو بەشانە بکەین.
بەڵێ مامۆستا دیارترین ئەو گرفتانی کە لە گۆڤاری زمان و زارە باسکراوە دیارترین ئەو کێشانی تایبەت بە زمانی کوردی باسکراوە خۆی لە چیدا دەبینێتەوە؟ وڵات کێشەکان ینی نەبوونی بەداخەوە ڕێنووسی یەکگرتو و هاوبەش خۆ دەزانین تا ئێستا ئێمە بە چەند ڕێنووسی دەنووسین ینی جگە لەوەی کە بە تیپی ئارامی کە ناسراوە بە تیپی عەربی بە تیپی لاتینی ئێستا هەندێک لە بابڕین نووسەرانی ناوچەکانی هەورەمان لە ڕۆژهەڵات یا لەک یا کەڵهوڕەکان ئەوانش ڕێنووس تایبەت بخۆیان هەیە بەشێک لە کوردەکانی ئەرمەنستان بە تیپێکی لاتینی کەمێک جیاوازتر دەنووسن تۆ ناکرێ مەسەرەن نەتەوەیە کە چەند ملیۆنێکە بە چەندین تیپی جیاواز بنووسی ڕێنووسی جیاواز بنووسی ئەمە یەک لە کێشەکانە اینجا نەبوونی زمانش ستاندەر لەسەر ئاسی سوسیال میدیا یعنی هەر کەناڵێکە بۆ خۆی بەزار و بنزار و ناوچە ناوچەگەرێتی خۆی بابەتەکانی پێشش دەکا ڕاستە بەدیوێک ینی وای کردووە کە ئێمە لە ڕێی مەسن بیستن یا بینینی ئەو زار و بنزارانە فێرە زۆر و شەوزاراوی ئەو بزارە کوردیانە بین بەڵام لە هەمان کاتش بەدیوێشکە نەگەتیفانە خزمەت بە زمانی ستانداری کوردی ناکە یعنی دەبێت ئێمە وەکو نەتەوە زمانی ستانداری هاوبەشمانە بێ بۆی کوردێکی باکوور لەگە کوردێکی باشووری ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێران لە لوڕستان یا لە ئیلام لە کوردێکی با بڵێن باشووری خۆمان لەگە بەشێشکە یا لە دەروە لە ئەوروپا زمانێکی هاوبەشمانە بێ یعنی بەداخەوە ئێستا لە ڕووی سایکۆلۆژیەوە کاتێ مەسەن تۆ تەماشای بەرنامەیەک یا فیلمێکی دەکەی بە کرمانجی ئاخێول ڕەنگە زۆری تێنەگەی ناچارەوی بیگۆڕیت یا ئەوانش بێتوانن مەسەن گوێ لەو بەرنامە و ئەوانە ناگرن کە بە کوردی ناوەڕاست یا بە سۆرانیە بەڵام ئەگە زمانیش هاوبەشە بێت لە بەرنامەکان یا لە فیلمەکان ڕەنگە هەوڵێکی زۆر جدی و باش بۆ دروستکردنی زمانی ستانداری هاوبەشنەوەمانەوە. بەڵێ دیارە خۆی لە خۆیدا باسکردنی کێشەکان لە گۆڤارێکدا ڕەنگە دەرگایەکیش بێ بۆ چارەسەر لەگەڵ باسکردنی کێشەکانە فیدباکی وەرگرتنی چارەسەرەکان چۆنن؟ مەسەلە جاین چۆنە ئێمە ئەوەی دیکەین هەوڵە ینی دەکرێت بڵێ لایەنێکی پەیوەندیدار کاتێککە بەر وتارێک لەناو گۆڤارەکە کەوت بێت هەوڵی دابێت چارەسەری گرفت و بابەتەکە بکات چۆنە ئێرەباخانیانی ئێمە لە ڕێی ئەم کەناڵەوە ئەم مینبەرەوە پەیوەندیمان لەگە بەشە کوردیەکانی زانکۆکانی کوردستان لە هەرێم هەیە و لە دەرەوەشێ لە ڕۆژئاوا هەیە لە ڕۆژهەڵات هەیە لە باکووری لە ئەوروپاش هەیە یعنی وەکو پێم وتی هەوڵێکە ئێمە دەسەڵاتی با بڵێن دەسەڵاتی سیاسیمان نییە دەسەڵاتی مادیمان نییە بتوانین شتی گەورە بکەین بەڵام ئەم گۆڤارە وەکو ئەزمموی هەر گۆڤارێکی تر لە کوردستان کە هەبووە ڕۆڵی خۆی دەجێڕێ دڵنیاین ئەگە ئێستاش ئەو ڕۆڵە باش نەجێڕێ لە ئەندێکی نزیکدا جێگای خۆی دەگرێت بەومێدین زمانی کوردی پارێزراو بێ واروها ئەم گۆڤارانە و بابەتەکانی دیکەی تایبەت بە زمانی کوردی و خزمەتکردن بە زمانی کوردی هەوڵێکی سەرتاسەری بێت بۆ دروستبوونی زمانێکی ستاندار زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ فەریدون سامان سەرنووسەری گۆڤاری زمان و زار سپاس کە لە سۆری بەیانی کورسانی نوێز میوان بوویت.